یەکەی چالاکی وەرزشی لە زانکۆی سلێمانی سەرقاڵی ئامادەکاریەکان و کۆتایی بە ئامادەکاریەکانی ژێناوە بۆ دەستپێکردنی خولێکی وەرزشی دیکە بۆ زانکۆکانی سلێمانی و دەوروبەری. ئەویش خولی تۆپی سەرمێزە بۆ کوڕان و بۆ کچان کە بڕیارە ڕۆژی یەکشەممە خولەکە دەست پێ بکات. سەلام ئەحمەد ڕاهێنەری وەرزشی و ڕاهێنەری ناسراوی تۆپی سەرمێزی شاری سلێمانی لە ستۆری سپۆرت مەگەزین میوانە باز لە خولەکە و ئامادەکارەکانەکە. کاک سەلام بەخێر بێ. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. خاوەنی مێژوویەکی گەورەی جەناب لە واری پێنسا و ئێستا لە زانکۆش بە هەمان شێوار فەرمانبەری تو هەموو و ڕاهێنەریش. ئەمەوێ باسی ئەم خولەکەم کە یەکەی چالاکی وەرزشی زانکۆی سلێمانی کردویانێتەوە یاخود ئەیکەنەوە. بەڵێ وڵی یەکەی چالاکی وەرزشی زانکۆی سلێمانی بە لێپرسراوەتی بەڕێز کاک محەممەد کەریم کە لێپرسراوی هۆبەکەیە و لە ژێر چاودێری سەرۆکی زانکۆی سلێمانی دکتۆر کۆسار بە سوپاسەوە طبعاً بەردەوام پشتیوانمان بووە و هەروها بە هاوکاری کۆلێژی پەروەردەی وەرزش دکتۆر دیار و دکتۆر ئاراس کە ڕاگری کۆلێژ و جێگری ڕاگرت بەردەوام پاڵپشتمان بوون. زۆر سوپاسیانەکەین. طبعاً ئێمە یەکەم چالاکیمان نییە. ساڵی پاریش کۆمەڵە چالاکیمان کرد بۆ فوتساڵ و بۆ تۆپی بالە و تۆپی باسکە و تێنسی ناوخۆی ناو کۆلێژمان کرد. بۆ ئەم ساڵیش وا بڕیارە طبعاً بەهۆی بایکۆتوانە بەداخەوە نەمانتوانی کە لە سەرەتای ساڵەوە کە کۆمەڵە چالاکی ئەنجام بین بەس لە ئێستەوە کە زانکۆکان بڕیاریاندا برای گەورەمان کاک محەممەد کەریم لەگەڵ زانکۆکانی سلێمانی و دەوروبەری کۆبوونەوە کە بڕیاریاننا کۆمەڵە چالاکی ئەنجام بن. یەکێ لەوانە تۆپی سەرمێزە کە زانکۆی سلێمانی هەڵەستێ بە سەرپەرشتکردنی و ئەنجامدامی نزیکەی حەوت زانکۆ بۆ هەشت زانکۆ بەژارە بێ کوڕان و کچان کە سبەینێ هەژدەی دوو لە زانکۆی سلێمانی ئەنجامەدرێ و هەروەها خولی شەترەنجیشمان هەیە لە 25 دوو ئەنجامەدرێوان پۆلێتەکنیک زانکۆی پۆلێتەکنیک هەڵەسێ بە ئەنجامدامی و هەروەها خولی فوتساڵیش کە هەفتەیە دوای ئەوە پێم وایەکەوێتە مانگی سێ و سەرەتای مانگی سێ کە ئەو پێم وایە زانکۆی کۆمار ئەنجامێن. باش کەواتە ساوەکو زانکۆی سلێمانی و دەستپێشخەریتان کردووە ئەم خولی تۆپی سەرمێزاکەنەوە. یاریزانی ناودار هەیە لە سلێمانی لە یانەکان یاریەکە لە هەڵبژاردە عێراق یاریان کردووە و ئەشان بینین کە لە ناو زانکۆیە هەم فەرمانبەرن هەم مامۆستان یاخود بەشێکیان خوێندکارن. لە زانکۆکانی دیکەیە ئاستی تۆپی سەرمێز چۆنە؟ وڵی وەکو زانکۆی سلێمانی وەکو جەنابە فەرمووی یاریزانی ناودارمان هەیە. ئێستا باشترین یاریزانی سلێمانی کە یاریزانی هەڵبژاردەی عێراقا ژیار نەوزادمان هەیە. باشترین یاریزانە و یاریزانی تۆپی سەرمێزی زانکۆی سلێمانیە بە شانازیەوە. طبعاً زانکۆکانی تریش طبعاً زۆربەی زانکۆکان کۆلێژی پەروەردەی وەرزشیان هەیە. لەو باوەڕام کە تێنسی سەرمێزیان باش بێ بەس لەو باوەڕانیم یعنی بگەنە ئاستی زانکۆی سلێمانی لەبەرەوە ئێمە کە یاریزانی ناودارمان هەیە طبعاً جێگای فەخر و شانازیە بۆ زانکۆی سلێمانی و بۆ کۆلێژی پەروەردەی وەرزش. وانەی تۆپی سەرمێز لە زانکۆکانە لە کۆلێژەکانە گرنگی پێدراوە یاخود بۆ بە هۆکارێک بۆ دروستبوونی یاریزانی تۆپی سەرمێز؟ طبعاً پێشبردننی ئاستیان بەڵێ طبعاً لە کۆلێژی پەروەردەی وەرزش لە قۆناغی چوارەمە طبعاً ئەو کاتێکە من خوێندکار بووم لە مەرحەلەی چوارا بوو بە پێی ساڵەکان ئەگۆڕێ. طبعاً یاری تۆپی سەرمێزێکێکە لە یاریە گرنگەکان گرنگی تایبەتی پێدرێ. هیچ نەبێ ئەبێ ئەو خوێندکارە ئەبێ ئەساسیاتەکانی تۆپی سەرمێز فێر بێ فێری داوەری بێ کە چۆن داوەری ئەکات فێری ئەساسیاتەکانی تۆپی سەرمێزیش بێت لەبەرەوە کە وانەیەکی گرنگە و نمرەیەکی تایبەتی خۆی لەسرە. باش کەواتە کاری بەڕێوەبردنیشی هەر لەلایەن مامۆستایانی زانکۆ فەرمانبەرانی زانکۆ بەڕێوە برێت ناوبژیوانی پێویستان بە خەڵکی دەرەوە نییە؟ طبعاً بێ ئێستا بۆ ئەم پاڵەوانێتەیە کۆمەڵێ حەکەممان بان کردووە کە کۆمەڵێک کادری وەرزشی کە دەرچووی کۆلێژەکەش. بەڵێ هەم دەرچووی کۆلێژیشن هەم لە دەرەوەی زانکۆی سلێمانیش کە ئێستا هاوکارمانن. طبعاً ئێمە ئێستا 4 مێز یاری ئەەکەین. ئەم 4 مێزە پێویستی بە 4 حەکەم هەیە بە سوپاسەوە کە یەکێتی تۆپی سەرمێزی سلێمانی و عێراق هاوکاریان کردوین. ئەو 4 حەکەمەیان بۆ دابین کردوین و ئێمە سەرپەرشتی پاڵەوانێتەکە. نزیکی چەند یاریزانە وەکو بزانەگە ناونووسستان کردبێت؟ وڵی کاروان هەموو زانکۆیەکە بێ یاریزان یاری بکات بەزیتر تۆ بۆ هەیە 5 یاریزان بنووسی. ئەو لەسەر ئاسی زانکۆ نەک بۆ نەزانکۆیە بە چەند کۆلێژە بەشداریکە؟ نەخێر هەر زانکۆ لەسەر هەر زانکۆ بۆی هەیە 3 یاریزانە بێ یاریکە لە کوڕ لە کچ. بەڵێ بەس کوڕ 3 یاریزان کچی 3 یاریزان
بەس بۆ هەیە تا 5 یاریزان بنووسی دوانیە دەکەن لە سێ کەمتر نەبێت سێ بێ کەمتر نەبێت چکە لە بەرەوەی تیمیە سایمە خۆمان بەناوی زانکۆی سلێمانی ویاریەکەین یەک تیپ زانکۆکانی تیش بە هەمان شێوە بۆ لە کچانە زانکۆکان بارودۆخیان چۆن لە تێنسا بە هەمان شێوە هەر سلێمانیش یاریزانەکان سێ یاریزانمان هەیە دوانیان یاریزانی نادین و یاریزانێکشان هەر زۆر باشە ئەویش باوەڕ ناکەم یان ڕکابەری هەبێ بەس ئێمە تەمەناوەکەین کە پاڵەوانێتەکە پاڵەوانێکی بەهێز بێ و ڕکەبەرایەتیش سبەینێک کۆبوونەوەی هونەریەک ئەزانین ڕکەبەرایەتی هەیە یان ڕۆژەخانێ 2 ڕۆژ سبەینێ 2 پاڵەوانێتەکە دەست پێەکە 2 سبێش 92 لە سەعات چەند بۆ چەند بۆی خەڵکێکە سبەینێ 9 ئێمە ئیجتماعی فەنی دەست پێەکەن کۆبوونەوەی هونەری لە 2 یاریەکان دەست پێەکە ئەگاتە یاری کۆتایی لەوانەیە هەتا ئێمە نازانانی یاریەکان بۆکەی بەزە بێ سبەینێ کە بەرواری 18 مانگە بێ کۆتایی بە خولەکە بێ بەس یاری کۆتایی بمێنێ بۆ 92 ینی بە 2 ڕۆژ تەواوەکەن بە 2 ڕۆژە بێت تەواوکرێ بەڵێ وەکو دووبارەیەکەمەوە ئەوانەی کە خوێندکارن ئەوانەش مامۆستان بۆیان هەیە یاری کە بەناوی زانکۆکانەوە بەس خوێندکار بەس خوێندکار مامۆستا بۆی نییە مامۆستا بۆی نییە نابێت ماجستێر و دکتۆراژ بۆی نییە بەس بەڵێ بەس بەکالۆرێز بۆی هەیە بەس جگە لەوانە نە مامۆستا نە فەرمانبەر نە ماجستێر ئەمانە بەس کاری بەڕێوەبردننی و سەپەرشتیکردنی ئیشەکان بەڵێ ئێمە وەکو یەکەی وەرزشی زانکۆی سلێمانی طبعاً سپاسی و برایاناکەین کە ڕایەنەری وەرزشین لەگەڵمانە لە یەکەی چالاکی بەڕاستی چکە ئێمە هەمومان خێزانێکین کاک محەممەد کەریمیش برای هەمومانە چکەسە ناکرێت ناوی هەمویان بێنم زۆر سپاسی ئەوانەکەن چکە ئێمە هەمووان وەکو خێزانێکاوە دەستمان خسۆتە ناو دەستێک و بەردەوام هەموو چالاکیەکانی یەکەی وەرزشی زانکۆی سلێمانی بەڕێوەبین و هیوادارم یعنی کە بتوانین بەردەوامیش کە شتی باشمان پێشکەش کردو و هەوڵمان ناوە کە سەری زانکۆی سلێمانی بەرزکەینەوە و هیوادارم توانین لەمە شتێکی جوان پێشکەشکەین بە شاری سلێمانی و بە هەموو زانکۆ. باش پلانی ئێوە چییە لە دوای ئەم پاڵەوانێتی لە تۆپی سەرمێزە پاڵەوانێتی زانکۆکانی کوردستان بنمونە ئەگە بکرێتەوە تانوێ پێکهاتێکی باش دروستکەن لەم زانکۆیانە؟ وەڵای ئێمە طبعاً پێکهاتێکی باشمان هەیە وەکو زانکۆی سلێمانی ئێمە پار پاڵەوانێتی ناوخۆیمان کردەوە ئەم ساڵیش دوای ئەوە طبعا ناڵم پاڵەوانێتی شەترەنج هەیە و لە هەمان کاتا فوتسالیش هەیە بەس تەمەناکەن کە دوای ڕەمەزان هەموو کوردستان پاڵەوانێتی تۆپی سەربێز ئەنجام با لە شاری سلێمانی و لە هەولێری شو لە دوهۆکیش بکرێ ئێمە هەر شانازی پێوەکەین ئێمە چەند جار یعنی سیجابەمان هەبوو تومانە شاری سلێمانی ئامادەین بۆ میوانداری یاری تۆپی سەرمێز ئەگەر بکرێت لە دوای ڕەمەزان چکات تازە ناڵم پێش ڕەمەزان کۆمەڵە چالاکی هەیە شەترەنجمان هەیە و فوتسالیش هەندێک پاڵەوانێتی جیهانی هەیە زانکۆکانی جیهان پاڵەوانێتەکان ڕێگەخەن و لەماوەی ڕابردوو شابینیمانە بەڵام نەمان بینیوە زانکۆ کوردەکان بە یاریزانان بەشداری کەنتیایە وڵی بەداخەوە هەیە پاڵەوانێتی زانکۆکانی عەرەب هەیە ئاسیا هەیە جیهان هەیە بەس طبعاًەوترە بێ زانکۆی سلێمانیە بێ سەرپەرشتی و چالاکیانە بکە ئێستا خۆ دکتۆرە دیمەنمان هەیە لە یەکێتی زانکۆکانی عێراقایە ئەبێ پلانەکە لە ڕێ ئەوانەوە بێگینایەمە وەکو خۆمان ئامادەین شانازیشی پێوەکەین کە بتوانین بەشداریکەین لەو فلانە بتوانین سەری زانکۆی شاری سلێمانی بەرزکەینەوە فەخری پێوەکەین هەموو کاتێ. باش کاک سەلامەکو دوا پرسیاریش وەکو ڕاهێنەری زانکۆی سلێمانی هیچ مەشقڕاهێنانێکتان کردووە خۆ یاریزانەکانتان خۆیان بەردەوام لە مەشقڕاهێنانە؟ بەڵێ وەڵی بەردەوام یاریزانەکان ناڵم دوو کچمان لەگەڵ دوو کوڕمان یاریزانی نادین بەس هەم کوڕێکمان هەم کچێکمان پێویستیان بە تەمرین هەبوو چەند ڕۆژێکە لەگەڵ خۆمان تەمرینەکەن ئامادەین یعنی وەکو تیمی کوڕان و تیمی کچانیش ئامادەین خۆی سیاریزان لە کوڕان و سیاریزان لە کچان هەردووکیان ئامادەی تەواون بەس بەردەوام یاریزانەکان خۆیان لە مەشقان ئەوەش کە پێویستی بە مەشق بۆ چەند ڕۆژێکە من هێناومەتەوە ئامادەم کردوتمە بۆی ئامادەی تەواوبن بۆ پاڵەوانێتەکە خۆت گەڕایتەوە بۆ سەردەمی زوو کە لەگەڵ مناڵانە مەشقەکرسا لەگەڵ تەمەنێکی زیاترایەکەی؟ بڵێ وەڵی کاکاروان هەموو شتێک تام و چێژی خۆی هەیە طبعا من 37 ساڵەدا نەبراوم بە شانازیەوە ئێسش ڕایەنەری فێرگەیەکی تۆپی سەرمێزم لە شاری سلێمانی کۆمەڵێ مناڵی باش لە بەردەستمانە کە توانیومانە ینی سواز بخوایسا لەو باوەڕام کە زۆربیان لە سەر ئاستی هەڵبژاردی عێراقن ئیشاڵا بۆ چەند ساڵێکی تر کە شتێکی زۆر باش بۆ شاری سلێمانی ئیشاڵا بناغەکە لە سلێمانیا ماوە وەڵا سلێمانی طبعا لە سەرەوە بەرەو دواوە هاتووە بەس ئێستا لە بناغەوە دەستمان پێ کردوێتەوە و ئیشاڵا بۆ ساڵانی داهاتوو شتێکی زۆر باشەکەن بۆ شاری سلێمانی طبعا ئێستا کە وەکو مامۆستای لە زانکۆ کە وەکو ڕایەنەری وەرزش و وەکو مدەڕیبێک جێگەی فەخر و شانازیە شتێکی جیاوازە و شتێکی زۆر خۆشە. بە ئەوشم بیر نەچێت دوهامی قسە ئەو یاریزانانەی
کە لای ئێوە تەنها لە کۆلێژی پەروەردەی وەرزشیە لە کۆلێژەکانی دیکەژن؟ وەڵی طبعا ئەمە جێگەی سوپاسە بۆ کۆلێژی پزیشکی سێ کچمانیارەکەن هەرچێکیان تەلبەی کولەی تۆبن کوڕەکانمان کۆلێژی ئەوان چوار کوڕن سیانە کۆلێژی پەروەردەی وەرزشە یەکێکیان تووبە یعنی ئێستا لە چوار دکتۆری داهاتوو بەڵێ ینی بە شانازیەوە یعنی ئەو فەخرە یعنی ئێستا زۆر یاریزانەیە تەمرین ناکە دایک و باوکەگەڵی بۆی مستەقبەلی نەفەوتێ ئێمە جێگەیەکی جوانە بەڵێ ئێستا ئێمە لە حەوت یاریزان چواریان لە کۆلێژی پزیشکی عامیشن نە کۆلێژی پزیشکەکانی تر بڵێ سەیدەلیە یاددانیا کۆلێژی پزیشکی گشتیشن بێگومان ئەمە پامێکی زۆر گرنگە کە بگا بە خێزانەکان ئەو کەسانی کە وەرزشەکان دوا ناکەون لە خوێندنەکانەوەنە وەرزشکارن و یاریزانی ئازبەرزنشون لە کۆلێژە بەرزەکانیشە ئەخوێن و بۆ داهاتووی کۆمەڵگەش بەسوود دەبن چ لە ڕێگەی وەرزشەوە چ لە لایەنەکانی دیکە. زۆر سپاس دەکەم زۆر سپاس کاکارۆن زۆر سپاس کاکارۆن زۆر سپاس بوومان.